هێزی وشەی خوددا. کاتێک بەشکاندنی وشەی خوددا تاقی دەکرێنەوە، دەبێت شوێنکەوتەی نمونەی عیسای مەسیح بین و وشەی خوددا بەکاربهێنین بۆ شکستهێنان بە پلانەکانی ئیبلیس. خودی عیسای مەسیح کە لە جەستەدا بوو، بە شێوازێکی سەیر ئەم بنەمایە ڕوونکردەوە، هێزی وشەی خوددا. دوا بە دوای لە ئاو هەڵکێشانی لەلایەن یحیای لە ئاو هەڵکێش لەلایەن ئیبلیسەوە تاقی کرا. ئەمە لە ئینجیلی مەتا بەشی 4 دەخوێنینەوە. پاشان عیسا بەهۆی ڕۆحی پیرۆزەوە بردرایە چۆلەوانی، تاکو لەلایەن ئیبلیسەوە تاقی بکرێتەوە. دوای ئەوەی کە 40 شەو و 40 ڕۆژ بە ڕۆژوو بوو، برسی بوو تاقیکەرەوە ئیبلیسە. با پێکەوە شێوازی ئیبلیس ببینین و چۆن عیسای تاقی کردەوە. ئایەتی 3 یەکەم تاقیکردنەوەیە: ئەگەر تۆ کوڕی خودایت، با بیرمان بێتەوە لە کاتی لە ئاو هەڵکێشانی عیسا چی ڕوویدا. خودی باوک لە ئاسمانەوە ئاشکرای کرد کە ئەمە کوڕی خۆشەویستمە. ئیبلیس چی کرد لەسەر ئەم قسەیە؟ ڕۆیشت و گوتی: ئەگەر تۆ کوڕی خودایت، بەم بەردانە بڵێ با ببن بەنان. سەرنجی وەڵامەکەی عیسا بدەن لە ئایەتی 4 نووسراوە: مرۆڤ تەنها بەنان ناژیێت، بەڵکو بە هەر وشەیەک کە لە دەمی خودداوە دێتە دەرەوە. واتە عیسا وشەی خودای بەکارهێنا. هەموو ئەو دەقانە کە عیسا بەکاریان هێنا لە سیپارە دواوتارە. لە یەکەم تاقیکردنەوە لە دواوتار 8:3 بوو. سیپارەی دواوتار پێداچوونەوەی شەریعەتی موسایە بۆ گەڵی کۆن، کاتێک چوونە نێو خاکی بەڵێن. مەتای موژدەبەخش بە شێوەیەکی سەرەکی ئەنجیلەکەی ئاراستەی جوولەکەکانی کردبوو. لێرەدا دەیانبات بۆ سیپارەی دواتار کە دەیزانن بێگومان یەکەم تاقیکردنەوە شکستی هێنا. جا ئیبلیس دووبارە گەڕایەوە ئایەتی 5. اینجا ئیبلیس بردیە شاری پیرۆز و لەسەر گوێسەبانەی پەرستگا ڕایگرت. با لە بیرمان بێت کە ئیبلیس بوونەوەرێکی دەستڕۆیشتووە. عیساش ئەگەرچی مرۆڤێکی تەواوە، بەڵام کوڕی خودداشە. عیسا بە سروشتە ئادەمیزانەکەی تاقی کرایەوە. بێگومان پەرستگاکە لە شوێنی بەرز بوو. ئیبلیس پێی گوت: ئەگەر تۆ کوڕی خودایت، خۆت هەڵبدە خوارەوە، لەبەر ئەوەی نووسراوە سەبارەت بە تۆ فەرمان بە فریشتەکانی دەدات، لەسەر دەستیان هەڵت دەگرن تاکو پێت بە بەردێک نەکەوێت. سەرنج بدەن چۆن ئیبلیس دەقێک لە زەبوری 91 بەکارهێناوە. ئیبلیس ڕاستی بەکاردەهێنێت بۆ ئەوەی وا بکات وەڵامدانەوەمان بێت لەگەڵ ناڕوا یاخی بین لە وشەی خوددا. سەرنجی وەڵامی عیسا بدەن. عیساش پێی فەرموو: هەروەها نووسراوە یزدانی پەروەردگارتان تاقی مەکەنەوە. دواوتار بەشی 6 سێبارە ئیبلیس دێتەوە. عیسا دەباتە سەرشاخێکی زۆر بەرز و شانشینەکان و شکۆی جیهانی پیشان دەدات. ئایەتی 9 پێی گوت: هەموو ئەمانەت دەدەمێ، ئەگەر کڕنۆش ببەیت بمپەرستی. اینجا عیساش پێی فەرموو: ئەی شەیتان، لێم دوور بکەوە، چونکە نووسراوە کڕنۆش بۆ یزدانی پەروەردگارت دەبیت و تەنها ئەو دەپەرستیت. ئیبلیس ئادەمیزاتیەتی عیسا قورخ دەکات و هەوڵ دەدات ڕاستیەکە بگۆڕێت، تاوای لێ بکات گوناه بکات. بێگومان عیسا لەم تاقیکردنەوەش سەرکەوتوو بوو. جا ئیبلیس وازی لێهێنا بێگومان هەمومان تاقی دەکرێنەوە. سەرچاوەی تاقیکردنەوەش ئیبلیسە. ئەوەی لەگەڵ عیسا ڕوویدا بە شێوازی دیکە لەگەڵ ئێمەش ڕوودەدات، چونکە ئێمە ئادەمیزادین. یۆحەنا لە یەکەم نامەیەکە باسی تاقیکردنەوەکان دەکات: نە جیهانتان خۆش بوێت، نە ئەو شتانەی لە جیهاندایە. ئەگەر یەکێک جیهانی خۆش بوێ، ئەوە خۆشەویستی باوکی تێدا نییە، لەبەر ئەوەی هەموو ئەو شتانەی لە جیهاندایە ئارەزووی جەستە و ئارەزووی چاو و سەڵتەنەی ژیانە. ئەمانەش لە باوکەوە نین، بەڵکو لە جیهانداون. جیهان ئارەزووەکانی
بەسەر دەچن، بەڵام ئەوەی خواستی خوددا جێبەجێ دەکات بۆ هەتایە دەژێت. سەرنج بدەن کە یۆحەنا لێرەدا باس لە 3 ئارەزوو دەکات. مەسیحیش 3 جار تاقی کرایەوە. ئارەزووی جەستە واتە ئەو حەزە کە پەیوەندیمان لەگەڵ خوددا یان لەگەڵ براو باوەڕدارەکانمان خراپ دەکات. سەبارەت بە مەسیح ئەو حەزە نان بوو چونکە برسی بوو. ئیبلیسیش ئەو شتەی بەکارهێنا تا مەسیحی تاقی بکاتەوە. ئارەزووی چاو واتە هەر حەزێک لە ڕێگەی چاوەوە دێت و بەرەو شکاندنی ڕاستپاردە و خواستی خوددامان دەبات. زۆر شت لە دەوروبەرمان جوان و چاکن، بەڵام دەکرێت خراپ بێت بە پێی پاڵنەر و کردارمان. سەڵتەنەی ژیان. ئەگەر کڕنۆشم بۆ ببەیت هەموو شتێکت دەدەمێ. بەڕاستی شتێکی زۆر فرێودەرە کە شانازی بە شێوازی ژیانمان بکەین، لووتبەرزی کە لە دەسەڵات و سامان و پلە و پایەوە دێت، کە پێچەوانەی خاکساریە، کە هاوتای ڕوحی مەسیحە. مەسیحیش لە تاقیکردنەوەکە ئەم ڕوحەی پیشاندا، ڕوحی خاکساری. هەرچەندە خۆی خودای بەرجەستە بوو هاتە ئەم جیهانە تا ببێتە خزمەتکار، لەگەڵ ئەوەش کە خۆی پاشای پاشایان و خودای خوداوەندەکان پۆلس نێردراویش باسی تاقیکردنەوەکانی کردووە لە ئەفەسۆس 6. چەکی تەواوی خوددا هەڵبگرن تاکو بتوانن لە ڕۆژی بەدکاردا خۆڕاگر بن، لە دوای تەواوبوونی هەموو شتێک بچەسپێن. بێگومان لێرەدا هاوشێوە بەکار دەهێنێت. ڕاستی و ڕاست و دروستی، مزگەێنیەتی، ئاشتی، قەڵغانی باوەڕ، کڵاوی ئاسنینی، ڕزگاری و شمشێری ڕۆحی پیرۆزەکە کە لە پەیامی خوددایە. واتە کتێبی پیرۆز ئەیساش ئەمەی بەکارهێنا تا ئیبلیس ببەزێنێت. لێرەش پۆلسی نێردراو ئەم بڕگەیە بە ئاماژەکردن بە هێزی نوێژ تەواو دەکات. ئەفەسۆس 7:18 بە هەموو جۆرە نوێژ و پاڕانەوەیەک هەموو کاتێک لە ڕۆحی پیرۆزدا نوێژ بکەن، بۆ ئەمەش عشق بگرن و بە بەردەوامی بۆ تەواوی گەلی پیرۆزی خوددا بپاڕێنەوە. و عیسای مەسیحمان لە پێشە، خودایەکی مرۆڤ لەلایەن ئیبلیس تاقی دەکرێتەوە، سەرکەوتوو دەبێتەوە سەر. تاقیکردنەوەکان تاقیکردنەوەی ڕاستەقینە بوو بۆ عیسا لە ئادەمی زاتیەکەی. سەختە ئەم شتە تێبگەین، بەڵام مرۆڤێکی تەواو بوو لە هەمان کاتیش خودایەکی تەواو. وەکو مرۆڤێک سەرکەوتوو بوو لەسەر ئیبلیس لە ڕێگەی وشەی خوددا. ئەمەش هێزی کتێبی پیرۆز دەردەخات. هەروەها چۆن ئێمەش دەتوانین ئیبلیس ببەزێنین لە ڕێی هێزی وشەی خوددا. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. چۆن بەراورد بکەین نێوان شێوازی ئیبلیس لە تاقیکردنەوەی حەوا لە باخچەکە، نێوان تاقیکردنەوەی عیسا لە بیابان. دارەکە بۆ خواردن خۆش بوو. ئیبلیسیش داوای لە عیسا کرد بەردەکە بکاتە نان تا بیخوات. دارەکە دیمەنی جوان بوو. ئەوەی عیساش بینی فرێودەر بوو. لێکچوونێکی زۆر هەیە لە هەردوو تاقیکردنەوەکە لە قسەی کە یۆحەنا لە یەکەم نامەکەی کرد. با لە بیرمان بێت کە چەکی تەواوی خوددا لەبەرکەین کە گرنگترین بەشیان وشەی خوددایە. هەمیشە کاتێک تاقی دەکرێنەوە فەرموودەی عیسامان بیر بکەوێتەوە. نووسراوە، نووسراوە، نووسراوە. با پێکەوە بیر لە بنەماکە بکەینەوە. کاتێک بەشکاندنی وشەی خوددا تاقی دەکرێنەوە دەبێ شوێنکەوتەی نمونەی عیسای مەسیح بین و وشەی خوددا بەکار بهێنین بۆ شکست هێنان بە پلانەکانی ئیبلیس.